ڕزگار عەلی کاندیدی یەکێتی بۆ پۆستی پارێزگاری کەرکووک لە دیدارێکدا بۆ ڕۆژنامەی کوردستانی نوێ ڕایگەیاندووە لە ناو یەکەی داریەکانی کەرکووکدا 5 پۆستی کورد هەیە کە شوێنەکانیان چۆڵە لەوانە پارێزگار و قایمقامی ناوەندی کەرکووک و قایمقامی دووبز و قایمقامی داقووق و بەڕێوەبەری ناحیەی سەرگەڕانە. دوو لەو پۆستانەش پشکی یەکێتین و سیانەکەی تریش پشکی پارتین و بەشێک لە هۆکارەکانی خراپی بارودۆخی کەرکووک ئەوەیە هەندێک لە لێپرسراوانی کورد لە پارێزگاکە لە پۆستەکانیاندا دەوام ناکەن. کاندیدی یەکێتی بۆ پۆستی پارێزگاری کەرکووک و تووشیەتی ئەوان وەک یەکێتی دەستبەرداری کەرکووک نەبوون و ئەندامانی سەرکردایەتی و کادرانی یەکێتی هەمویان لە کەرکووکن و کێش خۆی بە خاوەنی کەرکووک دەزانێت بابێت لە کەرکووک دابنیشێت و کار بکات. ناوبرا و ئاماژەی بەوەش کردووە لە کەرکووک بە پشوو درێژی مامەڵە لەگەڵ دۆخی کەرکووک دەکەن و بەردەوامیش گفتوگۆ لە نێوان ئەوان و لایەنەکاندا هەیە و تا ئێستا لە کەرکووک بە زمانی دیالۆگ و دیبلۆماسیەت لەگەڵ عەرەب و تورکمان و کلدۆ ئاشور لەگەڵ پارتی و یەکگرتو لایەنەکانی تریش هەوڵ دەدەن ئیدارەیەکی نوێ بۆ کەرکووک پێک بهێن و بە هیوایی بە یەکدەنگی کورد ئەو ئیدارەیە پێک بهێنرێت. ڕزگار عەلی لەبارەی دۆخی ئەمنی پارێزگای کەرکووکەوە ئاماژەی بەوەش کردووە بۆ باشترکردنی دۆخی ئەمنی شارەکە پێویستە مەلەفی ئەمنی کەرکووک لەلایەن پۆلیسی کەرکووک و ئیدارەی ئەو شارەوە لە هێزە عێراقیەکان وەربگرێتەوە، بەڵام تا ئێستا ئەو دوولایەنە ئامادەییان دەرنەبڕیوە بۆ وەرگرتنی ئەو مەلەفە و هەر کات ئامادەی دەرببڕن ئەو کات هێزەکانی عێراق کە هاتوونەتە کەرکووک ئامادەن ئەو دۆسیەیە تەسلیمی پۆلیسی کەرکووک و لیژنەی ئەمنی پارێزگا بکەنەوە. ڕزگار عەلی باسی لەوەش کرد هەتا ئەو لایەنانە مەلەفی ئەمنی وەرنەگرن هێزەکانی عێراق لە ناو شاری کەرکووک دەمێننەوە. هەروەها هیوای خواستەوە ئەندامانەی ئەنجومەنی پارێزگا کە لە هەولێرن و نەگەڕاونەتەوە ئەوانیش بگەڕێنەوە بۆ ئەوەی بەیەکەوە کار بکەن بۆ گۆڕینی دۆخی شاری کەرکووک. ڕزگار عەلی وتیشی ئێمە بە هەر نرخێک بێت کەرکووک بەجێ ناهێڵین و لەوەش گرنگتر ئەوەیە هەڵبژاردنەکان بەڕێوەیە و بە ئومێدن ئەو هەڵبژاردنانە بە شێوەی بایۆمەتری بەڕێوە بچێت و لەو چوارچێوەیەدا هەڵبژاردنی نوێی ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی نوێنەرانیش لە شارەکە بەڕێوە بچێت.